کیمیاباران و جینۆسایدی هەڵەبجە یەکێکی ترە لەو دۆسیە بایەخدارانە بەلای مام جەلالەوە کە هەمیشە لە خەمی یاگەدارکردنەوەی جیهان لەم تاوانە گەورەیە و بە جینۆساید ناساندنیدا بووە. بەپێی بەڵگەنامەیەک دەردەکەوێت کە مام جەلال لە 8 ساڵی 1970 واتە هەردوو ڕۆژ پاش تاوانی هەڵەبجە زانیاری لە سەرەم تاوانە کۆ دەکاتەوە و بە جیهاندا بڵاوی دەکاتەوە. هەر لە پاش بڵاوبوونەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەرامبەر بە هەڵەبجەیەکان ئەم هەواڵاگاتە جەنابی مام جەلال بەڕێزان لە دەروی وڵاتە بن دەست بەجێ بەڕێزیان نامەیەکە نووسن باس لە تاوانی کیمیابارانی هەڵەبجەکەن باس لەو جینۆسایدەکەن کەوا لە هەڵەبجەیان ڕوویاوە بەرامبەر بە گەلی کورد لە نامەکەیە بەڕێزیان ئاماژە بۆکەن کە زیاتر لە 5,000 کەس شەهید بووە لە هەڵەبجەیە و زیاتر لە 10,000 کەس برینار بووە. جەنابیان نامەکە ئاراستەی وەزارەتی خارجی ئەمریکاکەن ئاراستەی نەتەوە یەکگرتوەکانی یەکەن و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەمویان باگایەنێتەوە لەوەی کە گەورە تاوانێک کۆمەڵکوژێک لە کوردستانە ڕوویاوە لەسەر دەستی سەرانی ڕژێمی بەعسا. مام جەلال هەوڵەکانی بەردەوام بوو بۆ زیاتر کارکردن لەسەر جینۆسایدی هەڵەبجە و لەم چوارچێوەیەشدا پێشنیاری دروستکردنی مۆنۆمنتێکی تایبەت بە کۆکردنەوەی بەڵگەنامە و دۆکۆمنتەکان کرد لەسەر ئەم تاوانە. جەنابی مام جەلال پێشنیازی دروستکردنی مۆنومنتێکی کرد تاکو ئەو بەڵگە و دۆکیومنت وەسایەکانە بمێنێتەوە لە هەڵەبجەیەوە وێزگەیەک بێ بۆ هەموو ئەو شاندومیوانانەی کەوایان سەردانیەکەن. وەک دەردەکەوێت مام جەلال لە چاوپێکەوتنێکدا لەگەڵێکێک لە تەلەڤیزیۆنە جیهانیەکان مام جەلال باز لەو دۆخەی خەڵک دەکات لە کاتی بۆردومانی هەڵەبجەدا و باز لەوە دەکات کە خەڵک پەلەی ئەوەیان بوو لە ماڵی خۆیان زووتر هەڵبێن بۆ ئەوەی بتوانن کە ژیانی خۆیان ڕزگار بکەن بەڵام فڕۆکە سەربازیەکان بواری ئەوەیان نەدەدا و وازیان لێ نەدەهێنان و ڕۆژانە زیاتر لە 30 جۆر گازی خنکێنەریان لەسەر ئەو هاوڵاتیە مەدەنیانە تاقی دەکردەوە. ئەوان هەموو کارێکیان دەکرد بۆ ئەوەی ڕێگە لە هاوڵاتیان بگرن و زیاترینیان لێ بکەنە قوربانی. ئێرە مەزاری شەیدانی هەڵەبجەیە. بەر لە چەند مانگێک دوای ڕووخانی ڕژێمی بەعەس مام جەلال لەگەڵ کۆڵن پاوەڵ وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا هاتنە ئەم مەزارە و مام جەلال لێرەوە پەیامی بۆ هەموو جیهان و ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ و جینۆسایدەوە بوو کە ئەوانەی گومانیان لەبوونی چەکی کیمیایی هەیە لای بەعەس با بێن سەردانی مەزاری شەیدانی هەڵەبجە بکەن. After so many years of loneliness in our struggle, we have friends like you, far away from mountain of Kurdistan, coming to express his sympathy to our people and our cause.